بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی کێشەی کەماوی لە عێراق بە تایبەت دەزانین کێشەی کەماوی هەیە لە سەراستی جیانیش بەڵام باز لە عێراق دەکەین زۆر جار ئێمە دەبیستین دەڵێن بۆی وڵاتانی ناوچەکەوە ئێمە کێشەی کەماویمان لە عێراق قوڵتر بۆتەوە کاریگەرەکانی زیاتر دەرکەوتون ئایا لە ڕووی یاساییەوە عێراق دەتوانێت هیچ بکات هیچ ڕێگەیەک ڕێکارێکی یاسایی بگرێتە بەر بۆی کە وڵاتانی ناوچەکە تورکیا و ئێران بە تایبەت ناچار بکە کە بەڕی بەردانەوەی ئاوی ڕووبارەکان زیاتر بکەن گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ڕۆژگار ئەحمەد دکتۆرا لە یاسای دەستوری دکتۆر سڵاو لێبێ بەخێرات سەرچاو زۆر بەخێر بی سپاس بۆ بەڕێستان دکتۆر دەزانین کێشەی کەماویە کاریگەرەکانی خۆمان ڕۆژانە لە نێوی داین و ئەنی هەستی پێ دەکەین زۆر جار دەوترێ کێشەی کەماوی لە عێراقە قوڵ بۆتەوە بەشێکی پەیوەندی بە وڵاتانی دراوسێوە هەیە ئەو ڕووبارانی دەڕژێنە عێراقەوە بە نێو خاکی عێراقدا دەڕۆن ئەوان بەنداوی زۆریان لەسەر دروست کردووە وەکو دەڵێ کۆتوبەندی زۆریان لەسەر داناوە ئێمە چ ڕێکارێک هەیە بگرینە بەر بەرامبەر بەوان دەست خۆش سڵاو لە بینەرە بەڕێزەکانی کورسات نیوز طبعاً بەر لەوەی بێمە سەر چارەسەر یاسایەکان کۆمەڵێک ئەرقامم لە بەردەستە بۆ ئەوەی لە ئەهەمیەتی مەوزوعەکە تێبگەین بەڕاستی کە پرسی ڕۆژ و پرسی چەندان ڕۆژی تر و پرسی داهاتووشە ئەو ژمارانەی کە من لە بەردەستمە یەکێکیان هی توێژینەوەکەی خۆمە کە توێژینەوەکە لەسەر ئەو بەنداوانەی کە تورکیا دروستیان دەکات و لەلایەن زانکۆی کەمبرجی نێودەوڵەتیەوە بڵاوکراوەتەوە تەقریرەکان تەقریری ڕێکخراوە نێودەوڵەتیەکانن تەقریری ئەنجومەنی نوێنەرانی عێراقا تەقریری دام و دەستگا ئاویەکانی عێراق و جیهاتی معنی عێراقیە طبعاً ئێمە دەزانین تورکیا لە کۆتاییەکانی ساڵی هەفتاکانەوە دەستی کردو بە پرۆژەیەکی زۆر گەورە لەسەر ڕووباری دیزل و فورات کە ئەوش پرۆژەی گاپە کە 22 محەطەی کەهرۆمایی لە خۆی دەگرێت یەک لەو سەددانە بە تەنها یەک لەو سەددانە کە سەدی ئیلسۆیە بە بارتەقای هەموو سەدەکانی عێراق خەزێنەی ئاوی هەیە تەنها یەک سەد لەو سەددانە خەڵکدا دەڵن بەنداوی ئەلیسۆ باڵە بەنداوی ئەلیسۆ ئەوە یەک لە بەنداوەکانە ئێمە 22 دانە بەنداومان هەیە بەنداوێکی هاوشێوە گەورەمان هەیە پێی دەوترە بەنداوی جززیرە ئایا ئەگەر بێت و طبعاً هەندێک ژمارە ترت پێ دەڵم کەمبوونەوەی 1 ملیار مکعب ئاو لە عێراق بەهۆی ئەو بەنداوانەوە دەبێتە هۆی لە دەستدانی 260,000 دۆنم ئەراضی زراعی ژمارانە زۆر گەورن تقریرێک هەیە لە کۆمەڵی ئاوی ئەوروپی دەڵا عێراق لە ساڵی 2040 دوور نییە داهاتوویەکی زۆر نزیکە ساڵی 2040 هەموو ئاوی عێراق لە دەست دەدات ئەوەی کە لە ڕێگەی ڕووباری دیزل و فوراتەوە بۆی دێت هەر هەمووی عێراق دەبێت بە نیمچە دوورگەیەک دەلکێندرێ بە نیمچە دوورگەی عەرەبیەوە و تقریرەکە بە ریال دیزاستە کاریتە حەقیقیە ناوی دەبات کە بەڕاستی ئەوە تقریرەکە هیچ جەمعی ئاوی ئەوروپیە کۆمەڵی ئاوی ئەوروپی و کۆمەڵی زۆر ڕەشبینانە واقعیانە بەسم دەزان ڕەشبینانە بەڵام مەبەسم لەوەیە ئایا ڕەشبینانە نووسراوە یان واقع بینانە بۆ لە بەرەوەی ئەو ژمارەی لە بەردەستە هەر یەکێک لەو سەددانە چەند خەزێنی ئاوی هەیە بە دروستکردنی هەر سەدێک چەند تەدەفوقی ئاوەکە بۆ عێراق کەم دەبێتەوە چەند لە ئەو ئاوەی کۆی گشتی ئاوەکەی ڕووباری دیزل و فورات کەم دەبێتەوە بۆ عێراق تۆ بە هەر ملیار مەتر مکعبێک 260,000 دۆنم لە دەست بدەی تا ئێستا بۆ بە ساڵی 2040 دەڵە بەس ڕووباری دیزلە فوراتی ژنا ئەو ئاوەی کە لە ڕووباری دیزلەوە دێ 33 ملیار مەتر مکعب کەم دەکات 1 ملیار مەتر مکعب 260,000 دۆنم زەوی وشک دەکات کەواتە زۆربەی خاکی عێراق دەبێت بە بیابان خاکێکی ڕق و شکەڵات بەڵێ خاکێکی ڕق و شکەڵات و 5 مەرکەزی محافەزە 13 قەزا 21 ناحیە ژیانی تێدا نامێنێت محافەزەکانی تایە ئەو محافەزانەی کە طبعاً لە باکوور لە باشوور لە وەسەطی عێراق تەنانەت هەرێمی کوردستانیش دەگرێتەوە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە لەبەرەوەی ئەو ژمارانە طبعاً ئەو ژمارانە ژمارەی حەقیقین
و هەر شوێنێک کە ئاوی ڕووباری دیجلە و فرات و لقەکانی پێدادە و هاوڵاتیانی ئەو منتیقەیە ئەو ناوچەیە ئەو محافەزەیە سودمەندن لە لقەکانی ڕووباری دیجلە و فرات کە قەتع دەبێ ئەو لقە ڕووبارانە و ئاوەکە کەم دەکاتەوە ئەوان بە ژمارە پێمان دەڵێن کە بەو ئەرقامانە بەو ژمارەیە خەزانەی ئاوی عێراق بەگشتی کەم دەکات و هەروەها کشت و کاڵ و پانتایی ئاڕازی زراعی چەند کەم دەکات جا تۆ تەسەوری ئەوە بکە زەوی زراعی کەم دەکات خەڵکەکان کێشەی تری بەدوادێ بوعدی سیاسی قانونی کۆمەڵایەتی تری لەگەڵا دیمۆگرافیا دەگۆڕێت کەواتە کێشەی هیجرە دروست دەبێت کێشەی کۆچ لە دەرەوەی شارەکانەوە بۆ ناو شارەکان ئیتر ئەوە هەموو ئەو لایەنە خراپانەی کە لەو کۆچەش دەکەوێتەوە و مەترسی ئەوە هەیە ئالێرە ئەوە کە گرنگە بەڕاستی سانعی قەراری عێراقی و کاربەدەستانی عێراق ئیبرازی کەن ڕاستە عێراق بە مەرحەلێکی زۆر قورزات تێدەپەڕێت جگە لە کێشەی ئاو هەزاران کێشەی تری هەیە بۆشی دروست دەکرێت بە بەردەوام بەڵام باوەڕکە لە هەموو کێشەکان گرنگترن کێشەی ئاوە بۆ لەبەرەوەی ڕاستە کێشەی موچە و کێشە سیاسیەکانی تر لەلاوانێ موقت بن بۆ وەختێکی کاتی بەڵام ئەوە کێشەی مانەوەی هاوڵاتی و ژیانی هاوڵاتی لەسەر خاکی عێراق کەواتە ناکرێت ئەو کێشەیە ناتوانێت بژی بەڕای من بە بارتەقای خەتەری خۆی و ترسناکی خۆی احتیمامی پێ نەدراوە ئێمە پێویستە بە خەبەریان بێنین پێویستە جا لە ڕێگەی ئەعلامەوە بێت ئەو ژمارانی کە باسی کردیانی ژماری مەترسیدارن بەڕاستی هیچ ڕێکارێک هەیە بگیرێتە بەر بەدڵنیایی و ڕێکار تەبعان ڕێکارەکان ئێمە دەکرێت لە ئەو کەسانێک کە مختصی بواری جوگرافین ئەوانەی کە هەندەسەی ژینگەین و لە ڕێگەی بوارەکانی ترەوە ئێمە چەندان توێژنەوەی نێودەوڵەتیمان هەیە چەندان تەقریرمان هەیە کە هەمویان ڕێکاریان عرض کردو و پێشکەشی حکوومەتی عراقی و کاربەدەستانی عراقی دەکەن بەڵام ئەوەی کە لە ڕووی یاساییەوە ئێمە بکرێت سوودی لێ ببینین بە تایبەت تو باسی ڕووباری دیجلە و فراتێ کرد کە بەهۆی تورکیاوە وشک دەکا ئەوەی کە پێویستە بۆوانەوە لەبەرەوە هەموو بەندا و بەستومەنداوانی کە دروستیان کردووە ڕێکار هەیە ئێمە بیگرینە بەر هەرەوەی بچین جارجار لیان بپاڕێنەوە بڵین گوناحین و ئاوەکە بەردەنەوە یان ڕێکاری یاسایی خێر ڕێکاری یاساییمان هەیە ئێمە قانونی دەولی بی ئیمان هەیە قانونی دەولیمان هەیە کە دەوڵەتان پابند دەکات قانونی دەولی بی کۆمەڵک مەبادی تێدایە ڕاستە ئێمە پێویستی ئەگەر بێت و ئیتفاقاتی دوولانەمان هەبووە لە بینی تورکیا و عراق یا تورکیا و ئێران و عراق یا مثلەن ئیتفاقاتی ئیقلیمی لە بینی سووریا و هەموو ئەو ڕووبارانێک کە لەسەر حوزی ڕووباری دیجلە و فراتین پابندکردنی تورکیا ئاسانتر بوو بەڵام تورکیا کە لە ساڵی هەشتاکانە بەڕاستی عراق لەگەڵ ئەوەیەوە خەریکی ئەوەیە کە تورکیا بێنێتە ناو معاهدەیەکی نێودەوڵەت معاهدەیەکی سونائیەوە دوولایەنەوە تورکیا نایەت بۆ لەبەر ئەوەی تورکیا دەیەوێت ئاو بەکار بهێنێت جگەل لە غەڕەزی اقتصادی بۆ خۆی و لە ناوبردننی کللتوری کورد لە تورکیا کە ئەوەش بابەتێکی ترە بەڕاستی و زیادکردنی هەژمونی خۆی لەسەر عراق و لە ناوچەکە بۆیە هێنان و پەلکێشکردنی تورکیا بۆ ناو ئیتفاقێتێکی دوولایەنە تۆزە قورسە لێرەدا عراق دەتوانێت چی بکات حەقی خۆی نییە بەرلەوە نی تورکیا وڵاتێکە خۆی نییە بیر لە ئایندی خۆی بکاتەوە بۆی هەیە بیر لە ئایندی خۆی بکاتەوە بەڵام ئایا ئەو ئاوە تەنها ئاوی نیشتیمانی تورکیایە نەخێر ئەوانە پێیان دەوترە ڕووباری کە بە چەند وڵاتێکدا تێدەپەڕن عابرن للحدود ئەو ڕووبارە تەنها هی تورکیانە بە ئێران و عێراق و سووریا تێدەپەڕێت و یاسای نێودەوڵەتیش کۆمەڵێک مەبادی هەیە و کۆمەڵێک یاسای تێدا کە ئێمە دەکرێت لە مەرحەلەدا سوودی لێ ببینین و تورکیای پێوە پابندکەین بۆ نمونە ئێمە مەبدەئێکمان هەیە لە قانون دەولی BEP دەوترێت EIA Environmental Impact Assessment یعنی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیی هەر پرۆژەیەکی ژینگەیی کە ئەنجام دەدرێت دەبێت ئەو وڵاتە کە پرۆژەیەکی ژینگەیی گەورە دروست دەکات پێش هەموو شتێک بیر لەوە بکاتەوە ئایا جگە لە سوودەکانی بخۆی کاریگەریە ژینگەی خراپەکانی لەسەر خاکەکەی خۆی و دەوروبەریشی چییە ئەگەر هاتوو کاریگەریە ژینگەی خراپەکان گەورە بوون لەسەر وڵاتانی دەوروبەر پێویستە ئەو وڵاتە بوەستێت و بەدیلی تری هەبێت بۆ سوودبینین لە ئاوەکە ئێمە دەتوانین لە ڕێگەی محکەمەی طبعاً ئێمە چییە عراق صانعی قەراری عراقی وەزارەتی خارجی و هەموو وەزارەتی ژینگە هەموو ئەو لایەنە پەیوەندیدارەکان زەختێکی زۆر بکەن تەنانەت هاوڵاتی عراقی ئیعلامی عراقی دەبێت زەخت بکەن ئەو کێشەیە ون نەکرێت و هەروەها هەرچۆنێک بە ئێمە ئێران و هەروەها تورکیا بەرین بۆ بەردە محکەمی عەدلی دەولی لە ڕێگەی ڕێکخراینەوە تێگرتوەکانەوە لە ڕێگەی ڕای گشتی نێودەوڵەتی جیهانیەوە ئێمە
ئەگەر نەشتوانین بیوەستێنین پێویستە تورکیا هێواش بکەینەوە و خاوی بکەینەوە لە دروستکردنی بەنداوەکان و تا ئەو کاتەش پێویستە عێراق خۆی کۆمەڵێک ڕێکاری تر بگرێتە بەر بۆ نمونە سەد دروست بکە بە دیلی تری هەبێت کە عێراق چی بکە ئایا کێشەکە بەس لە تورکیایە یانەمە بۆ ئێرانیش ڕاستە بۆ ئێرانیش ڕاستە اینجا بێجگەلەوە ئەوەی تورکیا کاریگەری لەسەر عێراقیش هەیە کاریگەری لەسەر ئێرانیش هەیە یعنی جگە لە عێراق کە زەرمەندە ئێرانیش زەرمەندە ئێرانیشی پێکراوە ئێرانیش تا ئێستا وەکو ئێمە وەکو عێراق خەریکی ئەوەیە کە ئیتفاقاتی سونایی بکات لەگەڵ تورکیا بەڵام تورکیا نایەتە ژێرباری ئەو بۆ لە بەروی ئەو وەک ئامرازێکی هەژمون زیادکردنی هەژمونی خۆی بەکاردێنێ بەرامبەر بە وڵاتانی ناوچەکە. بەڵام لەگەڵ ئەوە ئێمە کۆمەڵە ئیتفاقات ترمانێک جگە لە مەبادیە قانونیەکان ڕاستە ئیتفاقەیەکمان هەیە ساڵی 1970 کراوە تورکیا نەهاتە ناو ئیتفاقەوە بەڵام کۆمەڵک پەیماننامەی ترمان هەیە ئێمە دەکرێت عێراق سوودی لێ بینێ بۆ نمونە پەیماننامەی تایبەت پاریسمان هەیە تایبەت بە گۆڕانی کەشوهەوا پەیماننامەی ڕێکخراینە تێگوتوەکان تایبەت بە مکافەحەکردنی تەسەحور و هەروەها پەیماننامەی تایبەت بە ئەهوارەکان و پرۆتۆکۆلی مۆنتریال و کۆمەڵێک معاهدات ترمان هەیە کە ئەوانە ئەمانەتوانن هیچ بکەن یان بەس بەند و مادەی سەر وەرەقەن نەخێر ئەوانە بەردی بناغەی حیمای قانونی دەولین کە عێراق دەتوانێت بەکاریان بێنێت عێراق دەتوانێت چی بکە بێ پێی یەکێک لەم مادانە ئەتوانێت ینی شکات بکە ئایا تورکیا ناچارە بێ کەزێ تورکیا ناچار بەڵێ لە ڕێگەی محکەمە عەدلی دەولی و عێراق دەتوانێت بیکاتە کەیس لەسەر تورکیا و هەروەها پەنا بەرێت بۆ هەرێک لەو معاهداتانە و بەندەکانی ئەو معاهداتانە دواتریش ئێمە سزامان هەیە هەر وڵاتێک کە پابەند نابێت بە قەرارەکانی محکەمەی عەدلی دەولیەوە کۆمەڵێک سزای هەیە سزای سیاسی سزای ئابووری و کە دەکرێت محکەمەی عەدلی دەولی لە ڕێگەی دەستگاکانی ڕێکخراین و تێگرتوەکان و سزا بسەپێنە بەسەر تورکیا لە تێگرتوەکان ئەمە بۆیە ماکە بەتەکید دژ بە تورکیا بەتەکید ئێمە دەبێ محاولە بکەین نابێ ئێمە پرسیار بکەین ئادی کات ئێمە ئەگەر خۆمان عێراق خۆی لە خەمی ئایندی خۆی نەبێت ئایا نەتۆیەگرتوەکان بە تەسەوری تو ئەو هەنگاوی دێتە پێشە تا خۆت نەچیتە پێشەکەواتە ئەو خەمی دکتۆرەمە لە جیهانێک داین کە هێستا حکوومەکە لە هەموو ڕوویەکەوە ئەوە تا ئیسرائیل بە بەرچاوی هەموو عالەمە حساب بۆ کەس ناکات چی بوویکا و هەزاران بند و بڕگە و مادەشمانەیە کە نابێ ئەوانە بکە پێچوانەی یاسانی دەوڵەتەکان لە هەموو بارێکدانا کاگڕانکۆ لە هەموو ئێمە سێکە هێستا حکوم دەکات بەڵام ئێمە توانیمان وەکو کورد وەکو عێراق سوود لە یاسانی دەوڵەتی ببینین سەیری ساڵی 91 باشە کە ساڵی 91 کۆڕەوەکە بوو بۆ پرسە قانونیەکەش باسی پرسی قانونی دەکەم ئێمە دەمانگوت ئەوەنی چیمیا باران مەسەرەن کورد جینۆسایدی بەرامبەر کرا بەڵام قانونی دەولی بەخەبەر نەهات لەکوێ بۆ ڕایگەشتنەوە دەوڵەتی لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان بەخەبەر دێت سیرمان کرد لە 91 لە ڕێگەی قانونی دەولی ئینسانیەوە ئێمە منتیقەی دژەفڕین نۆفلای زۆنمان بۆ دروستکرا ئەوە چی ئەوەی بۆ دروست کردین چی ئەوەی دابێ ئێمە یاسای نێودەوڵەتی کەواتە ئەوەی کە گرنگە ئەوەیە بە تایبەت دواتری ژەنج ئەمریکا بەڵام پاڵپشت بەچی بە یاسای نێودەوڵەتی کەواتە جێبەجێکردنی معاهداتە نێودەوڵەتیەکان و مەبادی ئەگشتەکان یاسا نێودەوڵەتیەکانە ئەوەی کە گرنگە لەسەر ئێمە ئەوەیە کە کاربەدەستانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی هەست ناکە هەندێک بەنی جار جیهان گۆڕاوە ئەوەنەوە یەک بوو ئێستاوان نزیکەی 35 ساڵ ینی هەندێک ڕووداوی ئەم دواییانە ئەم ساڵانەی دوایی ینی ئەمانی گۆڕی بەڵام تایبەت لە دوای 7 ئۆکتۆبەرەوە ئەستەکەی تری ئیسرائیل حساب بۆ هیچ بڕگە و بەند و مادەیەکی قانونی ناکا و جیانیش بێدەنگ ئەی ئێمە لە هەشتاکان خراپتر لە ئیسرائیلمان لە فەڵەستینمان بەسەر نەهات ئەو کاتەش هەستمان نەدەکرد کە قانون هیچ ناکات هەستمان نەدەکرد ئێستا پێخۆشەکەوە گەشتبینی بۆ مادە قانونیانە هەمیشە گەشت بینم هەر کاتێکیش کەمە نەتەوەیەک و نەتەوەیەکی ژێردەستا و هەروەها وڵاتێک کە خۆی زائیف بێت ڕەشبین بێ بە یاساکان کەواتە ئەو بۆ ئەو خراپترە بۆیە ئێمە لە هەر نەتەوەیەک زیاتر بەتابەتی کورد دەبێت نابێ ڕەشبین من بەرامبەر بە یاسای نێودەوڵەتی و بەڕێزت لە منتخی ڕانیە و قەڵاتزێ و پشت دەر بە گشتی ئەنی شارەزای و منتیخانی جارجار ئێران ڕووبارەکە ئەگرێتەوە بارەزی خۆی ڕووبارەکە دەگرێتەوە بەری دەداتەوە یاریزەیەکە ئێمە هەرێمی کوردستان دەتوانین هیچ بکەین چۆن هەرێمی کوردستان دەتوانێت هیچ بکات لە ڕێگەی عێراقەوە تەنها خەمخۆری ڕاستەقینەی دەوێت خەمخۆری ڕاستەقینە چۆن ئێمە لە خەمی کۆمەڵێک دەزانم ئێمە بەدەست کۆمەڵێک کێشەی ترەوە دەناڵێنین بەڵام کێشەی ئاو کێشەی سەرەکیە بەڕاستی نابێت پشتگوێ بخرێت نابێت کاربەدەستانی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ڕایگشتی و شەقامی عێراقی بە هیچ شێوازێک نابێت کێشەی ئاو پشتگوێ بخات ئەگەر ئێمە ئەوەندە ڕەشبین بین و پشتگوێ بخەین جا تۆ سەیری ئەو تەقریرە بکە کە دەڵە ساڵی 2040
2040 دوورە تەمەەن باقی بینین خەفەتی حکوومەتی هێرێم و ڕووداوی هاتوچەوە بێڵێ تۆ دەزانی تەنها لە ساڵی 2006 تا ئێستا بەس بە دروستکردنی بەنداوی ئێلسۆ کە یەکێکە لە بەنداوەکان عێراق لە 156 ئەو ئاوەی کە دێ بۆ عێراق لە دەستی داوە کە لە ڕێگەی ڕووبار دجلە فوراتەوە دێ 156 لە ماوەیەکی زۆر کووردا کەواتە بۆ ماوەی 15 ساڵی تر سەداسەتی ئاوەکە لە دەستدەین ئایا چکارە سات لێکچ ئێمە دەستوسان بەڕای تۆ دەستوساندا بنیشین هیچ نەکەین ئەوە لێرین بووی کە گفتوگوی پرس و باسە بکەین کاتوانین چی بکەین دکتۆر لە کۆتای هەفتاکانەوە تورکیا بیری لەوە کردوێتەوە ئەم بەنداوانە دروست بکە پرۆژەی بۆ داناوە بەڵام عێراق چی کردووە؟ عێراق چەند جارێک محاورەی کردووە لە ڕێگەی دیبلۆماسیەوە لە ڕێگەی دانیشتن و تەفاوزەوە لەگەڵ دکتۆر لەوە گەڕێ ئەو گریمان نەگەشتن نەتیجە لەگەڵ تۆ چارەسەری غیری قانونی دەڵێ ڕاستە پسپۆرەتی تۆ نییە بەڵام ئاسایی عێراقی چی نەکردووە ئێمەژۆک و هاوڵاتی دەبێ بای ئەوەندە هۆشیاریمان هەبێ ئایا عێراق چی کردووە عێراقی چی نەکردووە شتێکی وای نەکردووە خەریکی دروستکردنی چەند بەنداوی بچکۆلە بچکۆلێ بەڕاستی پێم وتی ئاماژەم پێکرد بەس بەنداوی ئیلسۆ بەقەت حەجمی کولی سەرجەم بەنداوەکانی عێراق نەکەریمی کوردستان ئاو دەگرێت ئاو لە خۆ دەگرێت ئایا ئێمە چی بکەین بۆ پڕکردنەوەی یاخود بۆ دۆزینەوەی بەدیل بە دڵنیایی و کۆمەڵێک ڕێکاری هەیە کە عێراق پێویستە بگرێتە بەریکێک لەوانە دروستکردنی بەنداوە و بیر لەوە بکاتەوە لە حاڵەتێکدا ئەگەر نەمانتوانی ئەو هەموو ڕێژە بەنداوەش دروستکەین بەدیلی تری ینی کشت و کاڵکردن چییە کەواتە دەتوانین تۆ لە ڕێگەی سنتەری توێژینەوەکانەوە لە ڕێگەی زانکۆکانەوە لە ڕێگەی بەشی جوگرافیاوە لە ڕێگەی بەشی هەندسەی ژینگەییەوە پرس و ڕاوێش بکەیت ئەوە خەمخۆری حەقیقی دەوێت هەدەفی من ئەوەیە بەڕاستی خەمی لە نوێنەرەکانیشمانە بووە لە بەغدا زۆر بەڵێ زۆر دەیانتوانی ئەمە بکەن لەو بڕگە و مادە و دەیانتوانیم ئێستش دەتوانن درەنگ نییە ئێستش دەتوانن با من یەک شتێکم بیر هاتەوە بێڵم 2 ساڵ لەمەوبەر کۆنفرانسی کۆپ 28 کرا ئەوەی ژینگەیەەکە لە ئیمارات کرا پاشا چارلسی باریتانیا طبعا ئەوان قسەکانی بۆ دەنووسێتەوە تر نازام قسەی دڵی خۆیت یاخود بۆی نووسراوەتەوە گرنگەوەی قسەیەکی کرد سەیری تەلەڤیزیۆنم دەکرد سەرنجی ڕاکێشام our grandchildren won't be asking about what we said today. They will be living with the consequences of what we have did or didn't do. يعني چی؟ يعني نەوەی داهاتووی ئێمە و منداڵەکانی ئێمە ناپرسن ئێمە چیمان وتووە ئەوان لەگەڵ دەرئەنجامی ئەوە دەژین کە ئایا ئێمە چیمان کردووە و چیمان نەکردووە بۆیە من هەموو کاتێک دەڵم ئێستش درەنگ نییە هیچ ڕۆژێک درەنگ نییە کە بڕیار بەدەستانی عراقی بەخەبەر بێن وە دڵسۆزانە بێنە پێشەوە و لە خەمی ئایندەی عراقدا بن نەک تەنها لە خەمی ئێستای عراقدا عراق دەوڵەتە ناکرێ عراق مەسەلەن دائیرەیەکی نەبێت پرۆژەیەکی نەبێت بۆ داهاتووی ئەم وڵاتە وەزارەتی گەورەمان هەبە ناوی وەزارەتی پلاندانانەوە ئایا خەریکی چێ وەزارەتە نابێت بە خەبەری بێنین وەزارەتی پلاندانان ئەنجومەنی وەزیران وەزارەتی معنیەکان چیتان کردە بۆ ئایندەی عراق بۆیە ئەوە وەکو خۆم وەکو جوهدی شخصی مەسەلەن بە توێژینەوە دیکەم دەڵم لە ڕێگەی ئەعلامیشەوە بەڕاستی حەزەکەم هاوارکەم دەبێ جەنابیشت و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عراق جگە لە پرسی گرنگی موچە کە یەکێکە پرسی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانە کە ناکرێت بە هیچ شێوازێک پشتگوێ بخرێت خەڵک گلی لێ ناکرێت کە ئاویشی بیر نەبێت بەڕاستی لە کاتێکدا کە قوتی نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کۆمەڵێک فی جیاوازمان هەیە لە کۆمەڵگەیەدا بە تایبەتیش مەسئولیت لە سەرشانی جگە لە کاربەدەستان ئەو کەسانەیە کە هوشیارن کە ئاگیان لە بابەتەکەیە نابێ بێدەنگ بن اینجا لە ڕێگەی گردبوونەوە بێت لە ڕێگەی خۆپشاندانەوە بێت گرنگ ئەوەیە کە غەزە جینۆسایدی بەسەر هات وایە ئەو ئێستا غەزە جینۆساید دەکرێت لە هەموو جیهان هاشتاگی ستۆپ گازە جینۆساید وایە منش دەڵم با ئێمە هاشتاگی ئەومان هەبێ ستۆپ ئیراکس ئێکۆساید ژینگەی عراق لە ناو دەبرێت و ئەگەر بێت و ژینگەی عراق لە ناو بردێت بە دڵنیاییەوە ئێمە ڕوبەڕووی جینۆسایدیش دەبینەوە بەڵام عێراق خۆی دەستی تێدا هەیە بەداخەوە عراق ناڵم دەستی تێدا هەیە عراق کەم تەرخەمە عراق کەم تەرخەمە بۆیە پێویستی بە خەمخۆری حەقیقی هەیە پێویستی بە کەسانێک هەیە کە عراق ئەلێرە دەڵم بڕیار بەدەستانی عراقی دەبێت بە هەموو جۆرێک هەرچی لە تواناندا هەیە بیکەن بڕیار استراتیژی دەربکەن
لە ڕێگەی ئابوووریەوە بێت لە ڕێگەی فەنیەوە بێت لە ڕێگەی دیبلۆماسیەوە بێت لە ڕێگەی دانوستانەوە بێت لە ڕێگەی یاساییەوە بێت هەر ڕێگەیەک بێت گرنگ ئەوەیە ئەوان بگەن بە دەرئەنجامێک تورکیا و ئێران هێواش بکەنەوە لە دروستکردنی ئەو بەنداوانە بە جینۆساید ناوەبەی تۆش بە ئێکۆسایت ئەوە لە ناوبردننی جێنۆسایت جینات لە ناو دەبیت بەڵام ئێکۆسایت لە ناوبردننی ئیکۆیە لە ناوبردننی ژینگەیە ئیکۆلۆژی ناوچەکە بڵێ کە تۆ ئیکۆلۆژی ناوچەکەت لە ناوبردوو وردە بەڵێ ئەویش جێنۆسایدە تۆ لە ناوبردننی ژینگەیە جیناتە ئەویش لە ناوبردننی ژینگەی وڵاتەکەیە کەواتە هەردووکیان بەڕای من بە هەمان بە بارتەقایەک خەتەرن و بنسبەت ژیانی هاوڵاتیانی عراقی و هیچ فەرقینە لەگەڵ جینۆساید بەڕاستی. بەڕێز دکتۆر ڕۆژگار ئەحمەد دکتۆرە لە یاسای دەستوری سپاس دەکەم سپاس بۆ بەشاریکردن سپاس بۆ زانیاریەکانت بۆ خستنەڕووی ئەو ژمارانە بۆ خستنەڕووی و مەترسیانە لەسەر ژینگەی عراق سپاس بۆ هیوایەکە جێ خۆیان بگرن زۆر سپاس بەخێراتی خۆشەویستان بە یارمەتی ئەوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان ئەگەینەوە کاتێک خۆش سپاس دکتۆر.